یەکێک لە وەرشانەی کە لە ڕەواندز چەند ساڵێکە زیاتر لە 4 ساڵە گرنگی پێدرێت یاری تێنسە کە ئەمڕۆ لێرە پاڵاوانتێکی یاری تێنس بەڕێوەچێت کە 20 یاریزانی ئیدارەی سۆران و هەولێر و کۆیە بەشداریان کردووە چەند ساڵێکە لێرە ساڵانە یاریەکان بەڕێوەچن لە ڕەواندز بە تایبەت گرنگیەکی زۆر بە یاری تێنس ئەدرێت ئەمە شوای کردووە کە چەندین یاریزانی باش لەم سنوورە هەڵبکەون. من بۆ زانیاری زیاتر قسە لەگەڵ مامۆستا شەهید دەکەم کە سەرپەرشتیاری خولەکەی مامۆستا سڵاوتان لێبێ ئەگەر پێمان بڵێ چۆن بوو بیرۆکەی ئەوەتان بۆ هات کە بەم شێوەیە گرنگی بە یاری تێنس بدەن لێرە لە ڕەواندز. سەرەتا بەخراتنی کەڵانەکەتانەکەم ئێمە لە ساڵی 2022 کاتێک زانیمان پاڵەوانیتەکان لەسەر ئاسی کوردستان و عێراق بۆ یاریزانی نانی پێشکەوتونیە بیرم کردەوە سەردانی بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران هەڵگۆ شێخ نەجیبم کرد سەردانی لایانی پەیوەنددارم کردکەوە هەڵسین ئێمە وەکو شارەکانی تری عێراق کە پێشتر لەوێن پاڵەوانتەکان هەبوون ڕەواندز بکەینە ڕەواندز و ئیدارەی سەربەخۆی سۆران بکەینە گۆڕەپانی پاڵەوانتەکان لەسەر ئاسی کوردستان و عێراق. سپاس بۆخوا کاک هەڵگۆ شێخ نەجیب لە ساڵی 2023 ساڵی 2024 گەورەترین پاڵەوانەتی لەسەر ئاسی کوردستان و عێراق بە بەشداری 54 یاریزان ئەنجامماندا پاڵەوانتەکان سەرکەوتوو بوون یاریزانانی هەڵبژاردە عێراق بەشدار بوون لە مانجی پیرۆزی ڕەمەزانیش پاڵەوانتەکەمان ئەنجامدا ئەوەش چوارەمین پاڵەوانەتیە بە بەشداری 20 تێنزانی شارەکانی کۆیە هەولێر و ئیدارەی سەربەخۆی سۆران ئامانجم لەکردنەوەی ئەم پاڵەوانەتیانە بۆ یاریزانانی پێشکەوتووە کە پاڵەوانەتی کەمە لەسەر ئاسی عێراق و هەروەها یاریزانانی ئیدارەی سەربەخۆی سۆرانیش بەهۆی نەبوونی پاڵەوانتەکان ماوەیەکی زۆر بوو دابڕابوون ئێستا خۆشبەختانە ژمارە یاریزانانمان گەیشتۆتە 14 تێنزان بەهۆی هەبوونی ئەم پاڵەوانتانە. ئەم پاڵەوانتیان تاسن وای کردو یاریزانی باشمان هەبێ یاخود ئەو یاریزانانەی لە ڕەواندز لە ئیدارەی سۆران هەن توانە ئەویان هەیە بەشداری پاڵەوانتێنی دەوڵەتیەکان بکەن. بەڵێ بە خۆشحاڵیەوە ئێستا خۆم هەمووەکو یاریزان هەموو ڕاهێنەر ئیش ئەەکەم لە تێنس سەرزەوی لەم پاڵەوانتە تاوەکو پێشکۆتایی چوم پاڵەوانتی پێش ئێستا شتا پێشکۆتایی چوم هەتاوکو ئێستا گەیشتنە یاریکۆتایی بەڵام بەهۆی کەم بەشداریکردنمان لە پاڵەوانتەکان نەتیجەمانیواتە نەگەیشتنە یاریکۆتایی بەڵام خۆمان بە خۆشحاڵ ئەزان ئێستا هەم ڕێژە یاریزانەمان زۆر بۆ هەمیش نەتیجەمان باشە واتە پێشبینیەوە ئەەکەم لە داهاتوو بتوانین ئێمە لە یاریکۆتایی ببیندرین هەر یاریزانانی ئیدارەی سەربەخۆی سۆران و ڕەواندز و یاریزانی بچووکشمان هەیە ئاسی تەمەنەکان تەمەنی 8 ساڵیشمان هەیە ئەوەش دەگەی خۆشحاڵێک کە دڵنیامە لە داهاتوو توانن بگەن بە ئاستی یاریزانانی عێراق هەڵبژاردە عێراق. بڵم ئەو یاریزانانەی کە ئەمڕۆ لێرە بەشداریان کردووەوتت 20 یاریزان بەشداریان کردو چۆن بوو بریتان لەوە نەکردەوە یاریزانی زیاتر بەشداری بکە خودت یاریزانی شارەکانی ترجگە لە کۆی و هەولێر بەشداری بەداخەوە لەبەر ئەوەی قەیرانی دارایی هەیە خۆتان ئەزانن لایەنی مادەکەمان مەحدود بوو نەمانتوانی ئەگەر پاڵەوانتەکەمان کردبا پاڵەوانەتی کراوە ڕاستەخۆ هەموو یاریزانانی عێراق بە هەموو شارەکانی عێراق و مووسڵ و کەربەلا و نەجەف و بەغداد و ئەوانە بەشداری بوون هەتا ئەو کاتێ ڕاگەیانم لە بۆ کردو ڕاستەخۆ نامیان لە بۆ ناردن بەڵام گوتم ببوورە کەوا مەحدودە من وەکو داوەتنامە لە هەندێک یاریزانە نادو تەنها 20 یاریزانمان بەشداری پێکرد. ئەگەر باری دارایی هاوکار بێنێ بڵم ڕەواندز یاریگای پێویستی لە یاخو شوێنەکە گونجاوە بۆی یاری نێودەوڵەتی لێ یەکێک لە گرفتەکانی کەشمان دووری یاریگایە واتە بەخۆی دەبیت بەلایەنی کەم چوار یاریگا لە تەنشتێکبی ئەگەر بمانێت پاڵەوانتەی گەورە پاڵەوانتەی گەورە بیکەینەوە دەبیت چوار یاریگامە لە تەنشتێکبی ئەو کێشەمانە یاریگاکەیتمانە ناوەندی وەرفلاوانی سۆرانە سپاسیانەکەن ئامادەیان تێدا بەڵام دەبی هەموو کات یاریزانان 20 دقیقە ڕێگا ببڕن و بێنەوە دەبی بە تەلەفۆن لەگەڵام واتە گرفتمان هەیە بەڵام ئەتوانم هەتاکو 100 یاریزانیش بەڕێوە بم سەرپەرشتی پاڵەوانتەکەم کە 100 یاریزانیش بەژاکە بەڵام کێشەمان یاریگا بەیەک یاریگا ڕۆژی زیاترەوێ کە ڕۆژی زیاترەوێ مەسروفی زیاتر لەسەر یاریزانان ئەکەوێ ئەگەر ناتوانای بەڕێوەبردنمان مشکلەمان نییە. سپاس بەخوا.